دیارە ئەمڕۆ وەک ڕێکخراوی ڤایلێتی کشتتوکاڵی هەستاین بە سازدانی سیمینارێک بۆ لەسەر وشاری ژینگەی بۆ بەڕێز مامۆستا ئاراز نەوزاد لەژێر ناونیشانی پارێزگاریکردن لە ژینگە و سەرچاوەکانی. هەڵبەتە ئامانجی ئێمە لە دامەزرانی ئەم ڕێکخراوە بۆ خزمەتکردنی شاری کەرکووکە و بۆ پەرەپێدانە بە کەرتی کشتتوکاڵ و پاراستنی ژینگەی شارەکە. بەڕاستی شاری کەرکووک پێویستی زۆر بەوەیە کە گریجی بدرێ بە ژینگە، یەکێک لەوانەی کە هەر کەسێک خەتۆیەک بۆ هەنگاوێک بنا بۆ پاراستنی ژینگە ئەمە دەستخۆشی لەکەین. هەرچەنە کەرکووک زۆر پێویستی بەوەیە کە گرنگی بدرێ بە ژینگە بە هەمومان پێویستمان پێێتی کە ژینگەی شاری کەرکووک بپارێزرێ و فشارێکی زۆر بخێنە سەر حکوومەت. بەڕاستی حکوومەت زۆر کەم تەرخەمە لەم بوارەیە کە نەیتوانیوە ڕێژەی سەوزایی لە کەرکووک زیادکە و ئەمانش هۆکارە بۆ ئەوەی کە ژینگەی کەرکووک پاک نەبێ، خاستن لە کەرکووکە کۆمپانیای نەوتی باکوور هەیە کە بۆتە هۆی پیسکردنی ژینگە. کارگەی چیمەنتۆی لەیلان هەیە کە بۆتەوەی پیسبوونی ژینگە. ئەمانە بێجگەلەوەی کە ڕۆژانە خەڵک بە هۆی چالاکیەکانەوە کە ژینگە پیسەکە. هیوادارین بە هەمووان بتوانین ڕێگری بکەین لە پیسبوونی ژینگە و بەرەو پێشبردن و زیادکردنی ڕێژەی سەوزایی و نسبەی دارستانەکان بۆی بتوانێت هەوایەکی پاک و ژینگەیەکی تەندروست دروستکەین.